هۆزی جاف یەکێکە لە گەورەترین هۆزەکانی کوردستان. ئەم هۆزە لە سەرەتادا کۆچەری بوونە و بەردەوام گەرمیان و کوێستانیان کردووە. بازنەی هۆزی جاف بازنێکی فراوانە، نزیکەی 85 تیرە لە خۆ دەگرێت. مەڵبەندی سەرەکی شاری جوانڕۆیە و دواتریش هەموو شارەکانی کوردستان. لەناو هۆزی جاف گەلێک پیاماقوڵ و سەرکردەون و سەر و شاعیری تێدا هەڵکەوتووە کە بەردەوام کاریگەری گەورەیان هەبووە لە بەرەو پێشچوونی ئەدەب و هونەر و گۆڕانکاریە ناوچەیەکان کە بەردەوام کاریگەری گەورەیان هەبووە لە بەرەو پێشچوونی ئەدەب و هونەر و گۆڕانکاریە ناوچەیەکان. زۆرن ئەوانەی کە توانیویانە بە قەڵەمەکەیان هەمیشە لە لووتکەدا بن، وەکو مەولانا، لەوانە مەولانا خالید و نالی و مەولەوی و وەلی دێوانە و ئەحمەد موختار جاف و زۆرێکی تر. ئێستاژ یەکێک لە کەسایەتیە دیارەکانی جاف لە بواری نووسین و پەیکەرتاش و نیگارکێش خوسرەو جافە. خوسرەو جاف لە شەوی نەورۆزی ساڵی 1945 لە دەی کەرار لەدایک بووە. هەر لە سەرەتاوە لە بنەماڵەیەکی خوێندەوار و ڕۆشنبیری ناوچەکە بووە کە سەر بە هۆزی جافن. خوێندنی سەرەتایی هەر لە کەلار تەواو کردووە. هەر لە منداڵیەوە ئارەزووی چۆتە سەر خوێندن و کتێبی ڕۆمان و چیرۆکی خوێندۆتەوە. لە تەمەنی هەرزەکاری کەلاری بەجێهێشتووە و ڕووی لە شاری بەغدا کردووە. هەر لە سەرەتاوە لە ڕێگەی دەستگای ڕۆشنبیری و بڵاوکراوە کوردیەکان چەند نووسینێکی بڵاو کردوتەوە. خوسرەو جاف بەردەوام دۆستی قەڵەم و ئەدەبیات بووە. دوای هەر لە ڕێگەی ڕۆژنامەی پێشکەوتن لە بەغدا پێنج چیرۆکی تری بڵاو کردوتەوە بە ناوی کاکەی جاف. هەر لەو کاتەوە خوسرەو جاف بەردەوامە لە نووسین و خاوەنی دەیان کتێبە و هەروەها خاوەنی پەیکەر و تابلۆیە. ئێستاش خوسرەو جاف ماڵەکەی کردوتە مۆزەخانەیەک بۆ سەردانیکەران کە دەیان تابلۆ و پەیکەر و کەلوپەلی کۆنی تێدایە و سەرنجی سەردانیکەران بۆ لای خۆی ڕادەکێشێت. ئێستاش بۆ ماوەی چەند ساڵێکە خەریکی دروستکردنی تابلۆیەکی گەورەیە لە ئاسن بە ناوی قوفڵ